سررای سوزن بردوامین کاربدستن هرمش بو چاکسازی و نهیلانا گندالیه لی همو پروژه نوان سر کاغذان ماینه و توس کفتیه سر. اب آرمانجا ریبونا گندالیل دهو که رینشنکا تایبتش بو دزگین را گهاندن هاترک خستن. روزنامه‌وان اکشید بیجید او روزنامه‌وان و دزگین میدیایی این سردهات گشتید جین نشن ببنه بشکا چار سریه. اعلام فيغافي جوهرين المزنات كت حكمتها يا تقرات كت وحكمتها دانيت يا واقعات جوهريت مدفيا ام خصوصياتك طيبات من ديك بدينا في الشريحه افروكا جام افروكا دفيري قال نخبت اعلاميه يده كي كو ام سربابات دور اعلام مكافحه فساد دباخوين شكل راسي اف فساد ديار دكا قالك ما ترسيه سر ملتا طيبتي سر عراقي وطيبت سر حرم كردستان قشت مرحله كي عالم قد نالد تحملنا مويه بيت فيها همي لاين وهمي جهات حكومات بيت شو معارضه بيت شو مجتمع مدني بيت جواك همي بيك و اجر بيت محاربه في ظاهره هكر ام بيجي نميني جي هدي كم كت کەسێک نەخۆش بچێت بۆ لای دکتۆرێک لە ئەو نەخۆشتر بێت چۆن بتوان چارەسەری بکاتن. یعنی ڕێک ئەمە بۆ ئەم وەرکشۆپە ڕاستە چونکە دەیان دەستگای ڕاگەاندنی زەبەڵاح لەسەر پارەی ئەم ملەتە کراونەتەوە و پارێکی زەبەڵاح بە هەدەر دەدرێتن لەسەر حسابی ملەت کە ئەمە بۆ خۆی گەورەترین گەندەڵیە لە ناو دەستگاکان ڕاگەاندن دەکرێت کاتێک کە ڕۆژنامەنووس لەم سنوورە و لە زۆر شوێنی تر دەبینین و بینیومانە چاوپۆشی لە گەندەڵی و گەندەڵکاران دەخاتن لە بەرامبەر وەرگرتنی پلەپۆست یاخود پارە. یعنی ئەمە خودی ڕۆژنامەنووسەکە تێوەگڵە لە گەندەڵی. ابدیتنا چاودران دسته یا دستپاکیل هرما کردستان نشیا رولک کاریگر هبید و کیسین گندالیه جید چندین قوناغن دور و درجرات بورن در انجام گندال کارت شین خارزگار کن. مسئله تحقیقی قنا رنگ به سال دخیانیتن به سال دخیانی 2000 کاتی که دگینه او بروایه که للی کورنوک دردسیتن به فعلی گندالی کرایا لمرحله تحقیقی اما دیدین دادگاهی گندالی من نیه. دادور انجمنی دادوری بۆ مانی دیاری کردیە ئەویژەوە 2000 دەرێتە دادگا لە دادگا بڕیاری لەسەر دەرێت بزانانی ئایا ئەو کەیسە یەکلایی دەکرێتەوە. ئێمە وەکو دەستی دەستپاچی چەندین کەیس کارمان لەسەر کردی ئەگەر ئەو مەترسیە کە با بڵێن ئەوان بەیانی دەکەن ئەو مەترسی کە ئەوان بەیانی دەکەن ڕەنگە ئێمە دەستمان لێ دەچێشاوە ڕەنگە ئەسڵەن هەر نچوو بینە مەرحەلەی تحقیقات و بەر لەوی حقائق و ئەو شتانەشی لەگەڵ بکەین. نا ئێمە بەعکسەوە پێمان وایە کاری لەسەر دەکرێت. پشتی سرهلدان سال 1991 گندالی و کودردک کشنده کفتیه لش حکومت هرمه و روش با روش حکومت زیدتر شهزت اخید و بوی مطرسیه که جدی لیتان ها پارتی و اکتی نشاین دروش من خواه بکن راستی و چاکسازیه که بنارد انجام دن. آمد بریفکانی کنال آسمانی پیام دهوک.